بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان بزوتنەوەی گۆڕان ئامادەی خۆی بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم دەردەبڕێت دوای کۆتایاتنی پرسەی نەوشیروان مستەفا سەرکردەی دیاری کورد و ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە بەیاننامەیەکدا ئامادەی خۆی بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم لە سەربنەمای یاسایی و ئیرادەی هاوڵاتیان دەردەبڕێت بە میوانداری هەرێک لە بەڕێزان و شار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان باز لە کاریگەریەکانی کۆچی دوایی نەوشیروان مستەفا لەسەر پرۆسەی سیاسی هەرێم دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. بزوتنەوەی گۆڕان ئامادەی خۆی بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم لەسەر بنەمای یاسایی و ڕێزگرتن لە ئیرادەی هاوڵاتیان دەردەبڕێت دوای بەڕێوەچوونی پرسەی نەوشیروان مستەفای سەید قادر هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان وتاری بزوتنەوەکەی خوێندەوە و ڕایگەیاند لە کاتێکدا پرسەی نەوشیروان مستەفا جێڕین لە ئەستی بەغدا و ناوە و دەرەوە چەندین بەربەستمان هەیە چارەسەری کێشەکانە بێت لەسەر بنەمای هاوسەنگی بێت و کێشەکانی خەڵک بکرێنە پێوەەر دەوڵەتی دموکراسی یاسا ئامانج و بنەمای کار و خەباتی کاک نەوشیروان بووە. وتیشی ئامادەن بۆ چارەسەری کێشەکان لەسەر بنەمای هاوسەنگی و ڕێزگرتن لە ئیرادەی هاوڵاتیان و سەروەری یاسا و دامەزراوەکان. من نامەوێ بچمە ناو تەفاسیلی هەموو ئومێدەوارم هەموو گرفتێک چارەسەر ببێت. لەلایەکی ترەوە جعفەری مینچی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی و جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان لە میانی بەشداریکردنی لە پرسەی نەوشیروان مستەفا ڕایگەیاند ئومێدەوارین کێشە سیاسیەکان چارەسەر بکرێن و لەم جۆرە بۆنانەدا کەشوهەوایەکی وا بڕەخسێت بۆ چارەسەرکردنیان. جێگری سەرۆکی پەرلەمان وتیشی پەیوەندیەکانیان لەگەڵ گۆڕان نەپچڕاو و دیالۆگ هەبووە. هاوکات دوای کۆچی دوای نەوشیروان مستەفا یەکێتی یەکگرتنەوەی گۆڕان و یەکێتی بە چارەسەر ئەزانێت بۆ کێشەکانی هەرێم. مەکتەبی سیاسی یەکێتی لە ڕاگەیەنراوێکی فەرمیدا داواکات گۆڕان و یەکێتی یەک بگرنەوە. بەرپرسانی گۆڕانیش داواکەن ڕێکەوتنی سیاسی نێوان گۆڕان و یەکێتی جێبەجێ بکرێت کە خەونی نەوشیروان مستەفا بوو. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن کاکو شەرەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە بچینە سەر کاریگەریەکانی کۆچی دوایی بەڕێز نەوشیروان مستەفا لەسەر پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان حەزەکەم باز لە تایبەتمەندیەکانی نەوشیروان مستەفا بکەین وەکو سەرکردەیەک تایبەتمەندی چییە بوو؟ زۆر سپاس لە ڕاستیە ڕەنگە لە دەرفەتێکی لەو شێوەیە قسەکردن لەسەر تایبەتمەندیەکانی کەسێک کە بە هەموو پێوەرێکی شێک بۆ لە سەرکردە ئەفسانەیەکان یاخود لەو سەرکردانەی کە لە مێژووی 56 ساڵی ڕابردووە زۆرترین کاریگەری بەسەر ڕووداوە سیاسی و کللتوری سیاسی هەرێمی کوردستانەوە هەبووە تەنانەت لە ئاستی عێراقی شارۆڵی گەورەی بینیوە ڕەنگە ئاسان نەبێ بەڵام من محاولەکەم کە چەند خاڵێکی کورت ئاماژە پێ بکەم کە وەک تایبەتمەندیەکانی نەوشیروان مستەفا وەکو سەرکردەیەکی سیاسی ئەمێننەوە. جارێ لە سەرەتاوە زۆر گرنگە ئەوە بڵێم کە نەوشیروان مستەفا لە ڕاستیە یەکێک بووە لە سەرکردە نیشتیمانیەکان لەو سەرکردە نیشتیمانیانەی کە بە بەردەوامی بە نەفەسێکی بان حیزبی یاخود لە سەروی حیزبیەوە بیری کردوتەوە و ئەمە ژوای کردووە ببێ بە مەدرسەیەک کە ئێستا زۆرێک لەلایەنە سیاسیەکان تەنانەت زۆرێک لە نارەکانیشی و باس لەوە دەکەن کە ئێمە لەسەر ڕێگەکەی ئەو ئەڕۆینیانی کاتێک کە دەگوترێت نەوشیروان مستەفا خۆی مەدرسەیەک بووە لە ڕاستیە ئەم مەدرسەیە لەسەر ئەساسێک بنیاتنراوە بەوەی کە ئەم پیاوە لە زۆر ڕووەوە دامەزرێنەری کۆمەڵێک بنەمای سەرەکی بووە بۆ تێگەیشتن لە مەفهومی سیاسەت و بە تایبەتیش لە مەفهومی سیاسەت بە مەفهومی بەڕێوەبردننی هاوڵاتیان. ئەم پیاوە لە نەفەسێکی حیزبی بەرتەسکی تەنانەتە نێجار عائیلی و شەخصیەوە کە تاڕادەیەکی زۆر محاولەی بۆ کراوە لە پەنجاکانی سەدەی ڕابردوو پێشتریشەوە تا ئێستا ئەم پیاوە قەناعەتی بۆ هەبووە لەو کاتەوە کە پێویستە نەفەسی کارکردنی حیزبی سیاسی کوردی نەفەسێکی مەدەنی بێ نەفەسێک بێ لەسەر بنەمای مافی هاوڵاتی بوون لەسەر بنەمای وەگێشی لە بەردەمی یاسادا لەسەر نەفەسی ماف و ئازادیەکان بۆ هەمووان لەسەر نەفەسی ئەوەی کە هەمومان لە بەردەمی یاسادا یەکسان بین و هاو نیشتیمانی
ئەم وڵاتە بین و فەرق نەبێ لە بینی هاوڵاتێک و هاوڵاتێکی تردا هاوڵاتێک دەرەجەیەک نەبێ و هاوڵاتێک دەرەجە دوو بێ هەمومان وەکو یەکین هەمومان وەکو یەک خاوەنی ئەم وڵاتین ئەمە ئەم تەسەورە من پێم وایە یەکێک لە دامەزرێنەر هەر کاریگەکانی بریتی بۆ لە نەوشوا مستەفا و ئەمە ئیدی وەکو ڕەنگڕێژیەک کۆمەڵگەی کوردستانی حیزبی سیاسی کوردی نەوەی نوێ لەسەری دەڕۆن کە مەسەلەی دەوڵەتی هاوڵاتی بوونە یەکێکی تر لەو تایبەتمەندیانەی کە پێشتریش باسم کرد ئەوەیە کە کاک نەوشیروان بە بەردەوامی چ ئەو کاتێک کە کۆمەڵی دروست کردووە چ ئەو کاتێک کە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ تەنانەت لەو کاتەشا کە لە ناو بزوتنەوەی گۆڕان بووە دایمە کاک حەکیم ڕوو لە خەڵک دوور لە حیزب بووە یعنی بە بەردەوامی ئەم پیاوە کاتێک کە قسەی کردووە مخاتەبەی کۆمەڵگەی کردووە کاتێک کە قسەی کردووە لێدوانی داوە بەرنامەی کردووە لەگەڵ ئێمە تەنانەت پەیامی کردووە نووسیویەتی ڕوو لە کۆمەلگە بووە بەقەدەر ئەوەی ڕوو لە حیزب بوو یعنی بەقەدەر ئەوەی خەمی کۆمەلگەی بووە بەقەدەر ئەوەی کۆمەلگەی دواندووە ئەوەندە فئەیەکی معەیەنی حیزبی نەدواندووە بە پێچوانەی هەنێ لە سەرکردەکان کە عنوانی نیشتیمانی ئەو توان هەبووە کە بەحساب بەرپرسیارەتی ئەم هەرێمەیان لە ئەستۆیە بەڵام بەقەدەر ئەوەی وەکو سەرکردەیەکی حیزبی بەرتەسک دەرکەوتون بەقەدەرەوە وەکو سەرکردەیەکی کۆمەلگەیی دەرنەکەوتون خاڵێکی تر کە لە ژیانی سیاسی نەوشوا مستەفا ئێجگار گرنگە ئەوەیە کە ئەم پیاوە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو لە دامەزراندنی خەباتی چەکداری گەلی کوردستان بە تایبەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان لە ساڵانی ڕابردووە بە تایبەتی لە سەردەمی شاخە لە سەدەی ڕابردووە بەڵام ئەم پیاوە لەگەڵ ئەم هەموو قاڵبوونەوەی لەم خەباتە چەکداریەیە بە تەواوەتی ئەم قۆناغی لە خەباتی چەکداری بەجێهێشتووە و حیزبێکی تەواو مەدەنی دروست کردووە کە ئەم حیزبە مەدەنیە لە یەکەم هەڵبژاردنە کە بزوتنەوەی گۆڕانە 25 کورسی هێناوە بەم هەموو قورساییە جەماوەریەوە نەچووە پەنا ببا بۆ هەڵگرتنی چەک لە کاتێکە حیزبی بچووک هەیە کە یعنی کە ئەڵێن بچووک لە ڕووی توانای جەماوەری و قەت نەیانتوانیوە مەسەلەن بگەنە وەرگرتنی کورسیەک بەڵام پەنایان بردووە بۆ دروستکردنی کردنەوەی فەوج و لیوا و ئەمانە ئەم خەباتە مەدەنیە لە فکری نەوشوا مستەفادا ئێجگار گرنگە خاڵێکی تر کە زۆر گرنگە لە تایبەتمەندیەکانی نەوشوا مستەفا کاک حەکیم ئەم پیاوە فەرقی کردووە لە بینی هۆکار و ئامانجی ئەو بریتی بۆ لە خزمەتکردنی خەڵکی کوردستان بریتی بۆ لە گیان فیدایی بۆ خاچی کوردستان بۆ ئەم ئامانجە کۆمەڵەی ڕەنجدەرانی بۆ نمونە دروست کردووە بەڵام کاتێک کە زانیوێتی مەترسیەک لەسەر هەویەی کۆمەڵە هەیە کۆمەڵی هەل کردووە ئەمەی بە بەردەوامی جێبەجێ کردووە یعنی قەت نەهاتوە بۆ نمونە حیزب بکا بە ئامانج بڵێ ئەم حیزبە ئیتر پیرۆزە جا بزوتنەوەی گۆڕانە یەکێتی نیشتیمانی بۆیە ئەم هەموو مێژوەی لە یەکێتی نیشتیمانی کوردستانە سەرف کردووە کاتێک کە لە یەکێتی بێ ئومێ دەبێ یەکێتیش بەجێ ئەهێڵێت تەنانەت لەناو بزوتنەوەی گۆڕانە ڕۆژنامەیەکە بۆ ڕۆژنامەکە زانی ئیتر ئەرچی تەواو بوو بەجێ دایخست قەزدم ئەوەیە کە ئەمە بگەێنم بەوەی کە ئەم پیاوە فەرقی کردووە بە بەردەوامی لە بینی وەسیلەیە لەگەڵ ئامانجە کە ئەمەش خاڵێکی گرنگە قەزێکی تر کە مەسەلەی ئەوەی کە نەوشوا مستەفا بووە بە کولتور یعنی لە ڕاستیە ئێستا ئەم ژیانەی ئەو لە سادەیی لە خۆنەویستی لە دەست و دەمودایان پاچی لەو بەساتەتەی کە ژیاوە بۆ بە کولتورێک کە ئێستا خەڵک تەنانەت ینی ئەگەر یەکێک لەو بچێ ئەڵێن ئەمە فعلەن ئەچێتەوە سەر مەدرسەکەی ئەو یان ئەڵێن ئەمە قوتابی ئەوە یان ئەڵێن ئەمە لە مەدرسەکەی نەوشیروان مستەفاوە دەرچووە دواتەگرم وڵای بەڕێز مامۆستا بەخێر بێی جەنابشتان ئەگەر باز لە کاریگەریەکانی کۆچی دوایی بەڕێز نەوشیروان مستەفا لەسەر پرۆسی سیاسی هەرێم پێتان وایە چ کاریگەریەک دروست دەکات لەسەر پرۆسی سیاسی هەرێم سەرەتا بەناوی خۆی بەخشندە میهرەبان و لەم کەناڵی شەوەجارێکی تر من سەرخۆشی لە سەرجەم خەڵکی کوردستان و هەموو هاوڕێبازانی کاک نەوشیروان و گۆڕانخوازانی کوردستان بەگشتی و گۆڕانخوازانی زوتنەوەی گۆڕانیش بە تایبەتی یەکەم و پێشم وایە کۆچی دوایی کاک نەوشیروان کلێنێکی گەورە بەجێ دێڵێ لە پرۆسی سیاسی کوردستان چونکە بمانەوێ و نەمانەوێ ئەو بارودۆخی ئێستا هەرێمی کوردستانی تایە هەر لە سەرەتای سەرهەڵدانی شۆڕشی نوێ و پێشتریش کاک نەوشیروان دەورێکی کاریگەری هەبووە لە هەموویە و ئەو گۆڕانکاری سیاسیانەی لە ناوچەکە کراوە پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین لە کوردستانیش و لە عێراقیش کاک نەوشیروان دەورێکی کاریگەری تیا هەبووە و بێ ڕاستش بزانین لە کۆمەڵگای کوردەواری و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەتوانین بڵێن لە تەواوی دنیاش کەسایەتیەکان کاریگەریان هەیە
پێکاتێک کۆمەڵگەکانی ئێمە جیاوازە بەڵام لە سەررجەم کۆمەڵگا پێشکەوتەکانی دنیاشە کەسایەتەکان کاریگەری گەورەیان هەیە لە گۆڕانکاری سیاسی و لە بەرەو پێشچوونی کۆمەڵگا لە پرۆسی ریفۆرم کە ویستویانە بیکەن بەتایبەتی لە ناوچەکانی ئێمە کاریگەریەکە زۆرترە بە پێی پێکاتە و ئاستی وشاری کۆمەلگای ئێمە بۆیە دەبێت ئەو ڕاستیە بزانین کە کەسایەتەکان کاریگەری زۆر گەورەیان لە گۆڕانکاری بوونیان و کاریگەری هەیە و نەمانیان کاریگەری هەیە و ئەفکار و بیرروبۆچوونیشان دوای خۆیان کاریگەری هەیە من پێم وایە کاک نەوشیروان چۆن لە ژیانی خۆیە وازی لە یەکێتی نیشتیمانی کوردستان هێنا کە دەتوانم بڵێم شان بەشانی بەڕێز مام جەلال ڕۆڵی کاریگەری هەبوو لە دروستکردن و گەشەسەندن و بەرەو پێشبردننی یەکێتی نیشتیمانی تا گەشتە و قۆناغی کە ڕاپەڕی ڕوویدا و لە دوای ڕاپەڕینی شاوانیش ببنە خاوەنی نیوەی هەرێم لە 150 هەرێمی کوردستان و کاک نەوشیروان کەسی دووهەمی یەکێتی نیشتیمانی و لە قۆناغێکی شاوەکو جارێکیان خۆی بۆی باس کردم مام جەلال پێیوتم وەرە هەموو دەسەڵاتەکانی خۆم دەم بە تۆ دەسەڵاتەکانی سکرتێری گشتی بەستۆ لە ناوێکێتی بمێنەوە درێژە بە کارەکانی خۆتدا بەڵام ئەو ئامادە نەبوو چووکە پێی وابوو لەوێەوە گۆڕانکاری ناکرێەوە ریفۆرم ناکرێەوە بە قەنەعەتی خۆی وەکو لە خۆیم بیست ئەوەی چەند ساڵێک بوو خەباتمان بۆ کردوتی من نزیکترین کەسی مام جەلال بووم و پێکەوە خەباتمان کرد تا ڕاپەڕین شێوازێک بوو دوای ڕاپەڕین گۆڕانکاری هاتووە بەسەر ئەو شێوازە خەباتەی من دەیبینم و ئەو شۆڕشەی ئەمە بۆمان کرد خەریکە لە ئامانجەکانی خۆی دەرەچێ من پێم وایە بەو شێوازە گۆڕانکاری ناکرێ بۆی ئامادە بوو دەستبەردارێکێتی نیشتیمانیش ببێ و خاڵێکی تری گرنگ لە کاک نەوشیروانە کاک نەوشیروان وەکو کەسێکی نەتەوەی بیریە کردەوە باشترین بەڵگەش یعنی دوێنە مامە سالی باپیری شارەی بە شتێکدا کە پێشتر چەند جار بۆ ئێمەی باس کردووە کاک نەوشیروان ئامادە بوو بەوەی کە ئەگەر دەوڵەتێکی کوردی هەبێ ئیسلامیش بێ کە کاک نەوشیروان سکرتێری کۆمەڵی ڕەنجدەران بوو کۆمەڵی ڕەنجدەران کۆمەڵایەکی مارکسی لینینی بوو بەڵام لەبەرەوەی ئەم مەسەنە ناسیۆنالیستی و نەتەوایەتیەکە بەلایەوە زۆر گەورە بوو ئەو ئامادە بوو پێشوازی لێ بکە و دەستخۆشیشی لێ بکە و دامەزرێنەری کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان بوو کە کۆمەڵی ڕەنجدەران کوردستان جارێکتر ئەڵێمەوە کۆمەڵێکی مارکسی لینینی بوو بەڵام کاک نەوشیروان ئەوەندەی کە لایەنە نەتەوەیەکەی گرنگی پێدا ئەوەندە بەدوای ئەو لایەنە ئایدۆلۆژیایە نەگەڕاوە بۆیە دوجاریش یعنی بەردەوام کێشەی هەبوو من کاک نەوشیروان لە ساڵی هەشتاوە ناسم لەگەڵ چەپەکانیشا چونکە پێی وابوو دەبوو کوردستان و کێشەی ئەم نەتەوەی پێش هەموو شتێک بێ لەگەڵ چەپەکانی کوردستان بە هەموو جۆرەکانی و بەردەوام لە مشت و مڕیشا بوو دواتریش کاک نەوشیروان زوتنەوەی گۆڕانی دامەزران کە من پێم وایە ئەم فۆرمی گۆڕانکاریە شتێکی زۆر گرنگ بوو دەبوو هەر بکرێ بەڵام ئەو توانی دەست پێشکاری بکە و ڕابەرایەتی بکە و دەبێت ئێستاش درێژەی پێ بدەین و کاری لەسەر بکەین بە هەموو لایەکمانەوە بە هەموو بە حیزبە سکولارەکانیش و بە حیزبە ئیسلامیەکانیش و بە هەموو لایەکمان پێویستیمان بەو گۆڕانکاری و ریفۆرمە هەیە بیکەین بۆی بتوانین ئەو دۆخە چەقبەستوی لە هەرێمی کوردستانە هەیە ئەوەی ئێمە پێیگەشتین پێش ڕاپەڕین خەباتمان بۆ شتێک دەکرد دوای ڕاپەڕین ئێستا بە قۆناغێک گەیشتوین کە دەبینین لە هەرێمی کوردستانە دام و دەستگاکانمان نییە یاسا سەروەر نییە بێسەروبەری هەیە و نازانین ئایندەمان بەرەو کوێ دەڕوا ئێمە پێویستیمان بەوە هەیە کە ئەمڕۆ ئەوەی کاک نەوشیروان کاری بۆ کرد ئەبێ ئەمە ئیشی لەسەر بکرێ و تەواو بکرێ و هیواداریشم من پێم وانییە کارێکی ئاسان بێ بە زوتنەوەی گۆڕانیش ئەگەر لە ناو خۆی بزوتنەوەی گۆڕانیشە کە هەر ئاسان نییە ئاسانیش بێ بەوەی بتوانن ئەم قۆناغەت تێپەڕێنن و کاریگەری کۆچی دوایی کاک نەوشیروان لەسەریان وانەکە کە بەرەو دوا بگەڕێنەوە یاوەک پێویست نەتوانن ئەرکەکانی خوان هەنجامدەن ئەگەر لەوە شازاڵ بوون دەبێ بزانن ڕوبەڕووی کێشەکانی دەرەوە دەبن چکە بزوتنەوەی گۆڕان بمانەوە نەمانەوێ یەکێکە لەوانەی قورسایی خۆی هەیە لە هەرێمی کوردستانەوە هەموو لایەنەکان چاوەڕوانی ئەوەن بزانن دوای نەمانی نەوشیروان مستەفا چۆن مامەڵە بزوتنەوەی گۆڕان چۆن مامەڵە دەکاو ئەمان چۆن مامەڵەی لەگەڵا بکەن هەرچەندە من دەمەوە بزانم یعنی مێوە بڵێ من زۆر جار لە بەرپرسانی لایەنە سیاسیەکانی تری هەرمی کوردستانم بیستوە ئەوانەی کە نەیاری بزوتنەوەی گۆڕانیش بوون پێیان وابوو کە مامەڵەکردن لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئاسانترە لەگەڵ زۆر حیزبی تر لەبەرەوەی لە بزوتنەوەی گۆڕانە مەرجعیەتێک هەیە کە دەتوانن گفتوگۆی لەگەڵا بکەن و ئەو مەرجعیەتە نایەوێ ئاژاوە و شەڕی ناوخۆ دروست ببێ من بۆ مێژوو ئەو شایەتی ئەدەم واوان پێیان وابوو کە ئەو ڕێگەرە لەوەی ئەگەر ئەو نەبێ لەوانەیە لە ناو بزوتنەوەی گۆڕانە بیر لە تونند و تیژی بکرێتەوە
یا خەڵکانێک بیانەوە بارودۆخی هەرێم باقارێکی تر بەرن ئەوان پیان وابوو کاکنەوشیروان ئەو دۆخی ڕاگرتووە ئەو کاتەش مەترسی ئەوانە بووە گەر کاکنەوشیروان لە ساحەکە نەبێ بێسەریبەریەک دروست ببێ بۆیە من هیوادارم کە بەرەوە خۆناغە نەڕوا چونکە بزوتنەوەی گۆڕانی بزوتنەوەی کە مؤسساتی خۆی هەیە دام و دەستگای خۆی هەیە و ئەو بیرروبۆچوونانش کە کاکنەوشیروان هەی بۆ ئێستا خەریکە دەبێتە بیرروبۆچوونێکی سیستماتیکی کاری لەسەر دەکرێت و فکرەکان ڕوونن لای هەموو حیزبە سیاسەکان هیوادارم بە هەموو لایەک بتوانین ئەو دۆخەی ئێستا هەیە تێپەڕێن. بەڵێ سوپاس دەکەم کاک کوشەر سەبارەت بە گەر قسەیەکە تەبێت لەسەر کاریگەریەکانی کۆچی دوایی کاکنەوشیروان لەسەر پرۆسەی سیاسی ئەگەر باسیش لە کاریگەریەکانی لەسەر بزوتنەوەی گۆڕان بکەین قسەی زۆر لەسەرەوەی کە گۆڕان دوای کاکنەوشیروان چۆن بەردەوام دەبێت. خۆی لە ڕاستیە ئاسان نییە ینی ئیدارەدانی بزوتنەوەی گۆڕان بەبێ نەوشیروان مستەفا لەبەرەوەی کاریگەری ینی وەکو شخصێتێکی کاریزمی نەوشیروان مستەفا نەک کاریگەری لەسەر ململانەکان یاخود لەسەر چۆنێتی ئیدارەدانی ناو بزوتنەوەی گۆڕان هەبوو بەتایبەت کە بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی جەماوەری ئەو تۆبوو لە سەرەتاوە پێکاتوە لە جۆرێک لە تێکەڵە لە زۆر ئینتیمای سیاسی جیاواز خەڵکی تیا بۆ یەکێتی بۆ خەڵکی تیا بۆ پارتی بۆ خەڵکی تیا بۆ پێشتر ئیسلامی بۆ خەڵکی تیا بۆ لە پێشتر ئینتیمای بۆ هیچ حیزبێک نەبووە یعنی پێکاتی بزوتنەوەی گۆڕان پێکاتەیەکی تاڕادەیەکی زۆر ئاڵۆزە ئەمە هەرتەنانە نەوشیروان مستەفا توانی وەکو چەتریشی یاخود بزوتنەوەیکی جەماوەری کۆیان بکاتەوە و ئاراستەشیان بکاوە وەکو برێ بەڕێزشم فەرمووی لە ڕاستیە کاریگەری ئەو و قودرەتی ئەو چ بۆ کۆنتڕۆڵکردنی بزوتنەوەی گۆڕان بەتایبەتی دوای ئەو هەموو زوڵمەیەک لە دوایەکانی کە لە بزوتنەوەی گۆڕانەکە تاوای لێ هات نەفەسێک دروست ببوو بەوەی کە ئەبێ بزوتنەوەی گۆڕانیش چەک هەڵبگرێت لە کاتێکە لای نەوشیروان مستەفا مەسەلەی خەباتی مەدەنی ببوو بە حتمێتێکی تەواو چونکە پێی وایە لە مەسەلەی چەک یاخود هەڵگرتنی چەک جگە لە شەڕ و براکوژی و ماڵوێرانی هیچی تری بەدووادا نایە. لە ڕاستیدا بۆ بزوتنەوەی گۆڕان وەکوتم ئاسان نییە بەڵام بزوتنەوەی گۆڕان کۆمەڵێک دامەزراوی دەستوری هەیە جواتی نیشتیمانی هەیە دەستورێکی نووسراوی هەیە لە سەروی هەموو ئەوانەوە کۆمەڵی قەناعەتی سیاسی چەسپاوی هەیە کە لە حزوری نەوشیروان مستەفایە وەکو با بڵێن نەخشەی ڕێگا دانراون سەبارەت بە مەسەلەی دەستوری هەرێمی کوردستان چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ عێراق چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ چاکسازیەکان لە مەجای پاکیجی جیاوازە چۆنیەتی مامەڵەکردن بەوەی کە ئێمە بۆ نمونە مۆدێلی سیستمی پەرلەمانی بۆ ئێمە مۆدێلێکی پەسەندە لەسەر ئەوەی کە فعلەن ئێمە بزوتنەوەیەکی مەدەنین ینی لانەدان لە ڕێچکەی نەوشیروان مستەفا لە ڕاستیە ڕەنگڕێژێکی زۆری بۆ کردین خۆتان نەزانن ئەو یەکێک بۆ لەوانەی بێجگەلەوەی کتێبی نووسیوە مەقالی زۆری هەیە بێجگەلەوە بە دەیان بەرنامەی تەلەڤیزیۆنی هەر لەگەڵ خۆمانە کردووە لە ڕوبەڕووە بۆیە فکری نەوشیروان مستەفا زۆر درەوشاوەیە لە زۆر مەجالی ترە تەنانەت لە مەجای کۆمەڵناسی و لە مەجای کۆمەڵایەتیشە بە هەمان شێوە بۆیە وەکو کولتور لە بەردەمی ئێمەیە هەیە بۆ چۆنیەتی مامەڵەکردنی بزوتنەوەی گۆڕان لە ڕاستیە ئێمە بڕیارمانەوەیە کە لەسەر نەفسی منهەجی نەوشیروان مستەفا بەردەوام بین بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیە کە بڕیاری داوە بەردەوام بێەوە بژیتە ئەو کاتەی یەک بە یەک ئامانجەیەک لە دوایەکەکانی ئەو فکری کە نەوشیروان مستەفا ڕەنگڕێژی بۆ کردو بیهێنێتە دی بزوتنەوەی گۆڕان تێکەڵ نابێت لەگەڵ هیچ حزبێکی ترلانی کەم لەم قۆناغی ئێستادا و بزوتنەوەی گۆڕان تەنانەت ڕۆیاشی ڕوونە لەگەڵ حیزبەکانی ترا بۆ نمونە مەودای دوور و نزیشی ئێمە لەگەڵ برادرانی کۆمەڵی ئیسلامی زۆر دیارە مەودای دوور و نزیکی و جیاوازیەکانمان لەگەڵ بۆ نمونە یەکگرتووی ئیسلامیە زۆر ڕوون و دیارە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان نقطە خلافیەکانمان دیارن یعنی دیارە ئێمە لەگەڵ چی لەگەڵ پارتیان ناکۆچین لەسەر سیستمی سیاسی لەگەڵیانە ناکۆچین لەسەر جۆری بەڕێوەبردنی ئەم هەرێمە لەسەریان ناکۆچین لەگەڵ لەسەر مەسەلەی جۆری ئەو دەوڵەتی کە پارتی داوایەکە لەگەڵ ئێمە لەسەریان ناکۆچین لەسەر زۆر شتی تر لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە هەمان شێوە بەتایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان کە باستەوە دەکرێت ئێمە جۆرێک لە نزیکی قاعدەمان هەیە لە بین یەکتریە بەڵام بۆ ئێمە ئەوەی کە گرنگە لە ئێستادا بریتێ لەوەی کە ئێمە تا سەر و تا ئەو کاتەی ئەتوانین و تا ئەو کاتەی یەکێتی مبەڕێر نادا بەدەستەوە بۆ کۆتایی پێهێنانی لە ڕاستیە ئێمە ڕێز زۆر لە واژووی ڕێخەری گشتی خۆمانەگرین خوارێ خۆش بوو کاک نەوشیروان و بەردەوامە بین لەسەر ئەم ئیتیفاقیە و لە ئێستاشدا ئەجێندامان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە جگە لەم ئیتیفاقی شتێکی تر نییە مەبەستم ئەوەیە بڵێم کە ڕوئیای ئێمە زۆر وازحە بۆ چۆنیەتی مامەڵەکردن ئەوەی ئەمێنێتەوە مەسەلەی پڕکردنەوەی شوێنەکەیەتی بۆ مەسەلەی پڕکردنەوەی شوێنەکەی لە ڕاستیە لە ئێستادا ڕەنگە قسەکردن لەسەری تا ڕادەیەکی زۆر زوو بێ بەتایبەت کە جۆرێک لە قیادەی جەماعی ئێستا لەناو بزوتنەوەی گۆڕانە هەیە ئەم قیادە جەماعیە زائیدەن ئەو
مؤسسە دەستوریانەی کە هەن ئەکرێ لە قۆناغەکانی تراکۆ ببنەوە بۆی اتفاق بکەن لەسەر ئالێتێک شتێکی زۆر وەکو دوادێر لەم بەشی بێڵم ئەوەیە کە لەناو بزوتنەوەی گۆڕانە جیاوازی ڕۆیا هەیە جیاوازی بیری و بۆچوون هەیە بەڵام باڵ نییە جیاوازی بیری و بۆچوون هەیە نەخێر بەڵام مەسلەی جیاوازی بیری و بۆچوون لەسەر ئەساسی فکر هەیە نەک لەسەر ئەساسی مەسلحەت یعنی گروپی بەرژەوەندی خوازی تیا دروست نەبووە بۆ نمونە بێوێ بزوتنەوەی گۆڕان ببا مەسەلەن بۆ نمونە بەرەو حکوومەت لە بەرەوەی بەرژەوەندی لە حکوومەتە هەیە یان گروپێک کە پێی وایە پێویستە بکشێتەوە لە حکوومەت لە بەرەوەی بەرژەوەندی لە حکوومەتانیە نەخێر جیاوازی تێگەیشتنمان هەیە و من بخۆم پێم وایە هەر حیزبێکی سیاسی زیندوش ئەوەیە کە زیاد لە بیر و بۆچوونێکی هەبێ بەڵام لە نەتیجەی گفتوگۆکردنە ئەگاتە ئیتیفاقێک لەسەرەوەی چۆن بجوڵێ بزوتنەوەی گۆڕان توانای گەورەی تایە کۆمەڵێک تێکۆشەری خاوەن ئەزمموی تایە و کۆمەڵێک گەنجی خاوەن حماس و ئەکادیمی و شارەزای تایە کە لانی کەم زیاتر لە 7 بۆ 8 ساڵە ئوستاز و مامۆستایەکی وەکو نوشڕۆ مستەفایان هەبووە کە نوشڕۆ مستەفات بۆ خەڵکی تر بووە بە کولتور بێگومان بۆ ئەوانەی کە تەلەبەی بوون و لە بەردەستیا بوون ئێستا بووە بە ڕێنیشاندەرێکی زۆر دیار دواتر گەم بۆ لای بەڕێزت مامۆستادارە سەبارەت بۆی کە مەسلەی ئەوەی کە نەوشیرۆ مستەفا یەکێک بوو لە سەرەکیەکانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی و چاکسازی و لەگەڵ کۆمەڵی حیزبیشا پرۆژی چاکسازی و گۆڕنی سیستەمی حکومڕانیە بوو چۆن دەکرێت بزوتنەوەی گۆڕان بە هاوکاری و حیزبانە بێکەوە ئەم پرۆژێ تەواو بکەن نابێ گومان وەکوتمان ئێمە سەرەتایەکمان داڕشتووە لە هەرێمی کوردستاندا کە بزوتنەوەی گۆڕان پشکی شێری هەبوو لەوەی لە ڕوبەڕبوونەوەی گەندەڵی و لەوەی کە دەرکمان کردووە کە هەرێمی کوردستان لە جیاتی ئەوەی بەرەو دەوڵەتی مؤسساتی بڕوا خەریک بوو دەبووە پاشاگردانی و بەرەوەوە ڕۆیشتووە و هەمومان دەرکمان کرد بەوەی کە لە هەرێمی کوردستانە گەندەڵیەکی بێشمار هەیە و ئەوەندەی خەڵک بە دوای سەرۆت و سامان و نەوت و دەسەڵاتە ئاگەڕێن ئەوەندە بە دوای بەرژەوەندەکانی خەڵقان ناگەڕێن دەبێ و ڕاستە بزانین بزوتنەوەی گۆڕان و خودی کاگنە و شیروان کە دامەزرێنەری ئەو بزوتنەوەیە و ڕابەرایەتی کردووە ڕۆڵێکی کاریگەری هەبوو لەو گۆڕانکاری بەسەر هەرێمی کوردستانە هات دەبێ و ڕاستە نەشارینەوە ئێمە ئیسلامیەکان ئۆپۆزیسیۆن بوونمان بینیوە لە حکوومەت و ئەگەر دروست بێ ئۆپۆزیسیۆنی چەکداریش بووین سەردەمێک تووشی شەڕ و پێکدادان بووین لەگەڵ یەکێتیش و ئەگەر لەگەڵ پارتیش توشتی شەڕ نەبوو بین بەڵام قۆناغی سەختمان بەڕاستی لەگەڵ حکوومەت تا تێپەڕاند و دایان و سەدان کەسمان لە زیندانەکان هەبووە بەڵام لەبەرەوەی بمانەوە و نەمانەوێت ئیسلامیەکان ئەمڕۆ لە دنیادا لەژێر جۆرێک فشار بوون لە ناوە و لە دەرەوە و کارێکی زۆر ئەستەم بوو بۆ ئیسلامیەکان بتوانن ڕابەرایەتی ئەو گۆڕانکاریە بکەن بەڵام دەبێ و ڕاستە بزانین کە کاگنە و شیروان ئەو ڕەچەیە شکاند و هەیمەنەتی ئەو دەسەڵاتە دیکتاتۆریەتە زوتنەوەی گۆڕان ڕۆڵی کاریگەری هەبوو بۆی کە نەیهێڵێ و ئەوەی کە بەنهێنی باش دەکرا بە ئاشکرا باز بکرێ و دەتوانم بڵێم هەیبەتی گەندەڵی نەهێش هەیبەتی دیکتاتۆریەت و خۆسەپاندنی نەهێشت کۆمەڵێک شتی زۆر ناڕەوا لەم هەرێمی کوردستانە دەکرا لە دوای ڕاپەڕینەوە هیچ کەسێک نییە بڕۆ ناکەم هەتا ئێستاشی لەگەڵ بێ بە تەسکیە حیزبی خەڵکدا دەمەزرێ بەڵام بەڕاستی دەتوانم بڵێم زوتنەوەی گۆڕان ڕۆڵی کاریگەری هەبوو لەوەی کە ئەو گۆڕانکارێکی گەورە لە هەرێمی کوردستانە بێ بەرحاڵ من پێم وایە ئێستاش هەمومان بەیەکەوە ئەوانەی خاوەنی ئامانجی هاوبەشین پێ دوای ئەو چوار لایەنە هەمویان لەسەر بەڵێنانە من پێم وایە کۆمەڵی خاڵ هەیە بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامیش لەگەڵ ئێمە هاوڕان کە لە هەرێمی کوردستانە کێشەی گەورەمان هەیە لە ئیدارەدان و لە سیستمی بەڕێوەبردننی ئەم وڵاتە لەسەرەوەی کە سیستمی پەرلەمانی هەبێ لەوەی گەندەڵی هەیە نەعەدالەتی هەیە موسسات نییە ئەساس سەروەر نییە هەموو ئەمانە هاودەنگین و بەشێک لە یەکێتی نیشتیمانیش لەگەڵ ئێمە من پێم وایە هاودەنگە بە تایبەتی بەڵام بۆچی ئەم چوار لایەنە بێکەوە پەردبوون لەسەر ئەم خەونە پێ دوای ئەم خەونە بەدی بێ سیستەمی حکومڕانی ڕاستە ئەم چوار لایەنە پەرت نین دەکرێت خاڵی جیاوازمان هەبێ و زۆر ئاساییشە بەڵام دەشبێت لەسەر خاڵە هاوبەشەکان ئەوانەی کۆکین لەسەری لە مۆدوواکاری لەسەر بکەیت من پێم وایە غیابی کاگنە و شیروان و نەخۆشی ئەو وە دووری لە وڵات ئەم ماوەیە کاریگەری زۆری هەبوو لەسەرەوەی کە ئەو پرۆسەی هاوبەشەی هەمەلایەنەی هەمان بوو وەکو پێویستنەی توانی کارەکانی خۆی بکە و ئێستاش من پێم وایە تا زوتنەوەی گۆڕان ناوڕیزەکانی خۆی ڕێک نەخاتەوە و با بڵێن دەست بە کارەکانی نەکاتەوە ناتوانین وەک پێویست هەنگاو بنین دوایش بە هاوبەشی دەتوانین هەنگاو بنین و کارێک بکەین کە غیابی کاگنە و شیروان کاریگەری نەبێت من پێم وایە کاریگەری هەر بۆ هەر دەشبێت چونکە
کەسایەتێکی وە کاک نەوشیروان بە درێژایی مێژوویەک دروست بووە ڕابردووی ئەم پیاوە خەباتی ئەم پیاوە ژیانی ئەم پیاوە و مامەڵی لەگەڵ دەوروبەری هەموو ئەمانەوەی کردووە سەرکردەیەکی دروست کردووە ئەنی مێژوویەک درستی کردووە لە شەو ڕۆژێکا لە دایک نەبووە بۆیە ئاسان نییە بەڵام لەگەڵەوە شاوەکوتم ئێمە هەمومان بێکەوە لە کوردستان ئاژین ئێمە حیزبین سیاست دەکەین وەزانین کێشەی سیاسی زۆر گەورەمان هەیە لەم هەرێمە ئەگەر بمانەوێ ئەو ئامانجانەی هەمانە کاری بۆکەین وەکو کاگوشیار وتی حیزب وەسیلەیە غایە نییە لەبەرەوە ناوی حزب بگۆڕین سەرکردەی حزب بگۆڕین ئامڕاز و میکانیزمەکان بگۆڕین ئەمە هەمووی وەسیلەیەکە گۆڕانکاری بەسەردێ لە پێناوی غایەوە بەست و هەدەفێکا کە هەمانە ئەویشەوەیە ئەم هەرێمی کوردستانە ئەم خەڵکی کوردستانە بگا بە مافەکانی خۆی و ئێمە وەکو گەلانی دنیا بژین مادام ئێمە حیزبی سیاسین و کێشەی گەورە ڕوبەڕوومان دەبێتەوە کار بۆ ئەوەکەین پێویستە زۆر بەزووی و هەمووشمان لە خاڵە هاوبەشەکان زۆر باشە بەزەگەر بە کورتی بەوەی کەوتت نەوشیروان مستەفا هایبەتی دیکتاتۆریەتی و گەندەڵی لە کوردستان شکان بۆ ئێمە لە کوردستان دیکتاتۆریەتمان هەیە تا هایبەتی شکابێت هەرگومانی تیانە ئێمە لە کوردستانە دیکتاتۆریەتمان هەبووە زیندانی نهێنیمان هەبووە سەرۆت و سامانی ئەم گەلە بە هەدەر دەچێ پەرلەمانمان نەبووە یاسامان نەبووە میلیشیات حکمی کردووە هەر کەسێک گوستی بێتیان لە ماڵەوە بە بێدادگا فڕێنراوە و خەڵک کوژراوە ڕۆژنامە نووس کوژراوە بەڵام و ئەوانە هەیبەتیان ئێستا شەرماوە ئێستا زۆر جیاوازە ئێستا خەڵک بە ئاشکرا بە دزەڵێ دز و بە گەندەڵەڵێ گەندەڵ و ڕوبەڕووی خۆیان و بە بێترس بەڕاستی ئەمە قۆناغێکی زۆر گەورەیە وەکووە لە خەباتی نهێنیەوە هاتبینە خەباتی ئاشکرا زۆر لە قۆناغێکیان خەڵک لە هەموو کەناڵەکانەوە لە مێدیاکانەوە بە بێترس و بێباک ڕوبەڕووی هەموو بەرپرسێک پێڵێ ئەمە دزیە ئەمە گەندەڵی ڕوبەڕووبوونەوە دەبین بەس کووە پرۆسێ ناوەسێ مادەمەگە ڕوبەڕووبوون من پێم وایە پرۆسە نەک ناوەستێ زۆر بەرەو پێش دەڕوات چونکە سەرکەوتنی ئەم پرۆسە پەیوەستە بە ئاستی وشیاری کۆمەلگاوە نامۆزم پرۆسەی گەندەڵی ئێستا ناڵێ لە بەرامبەر ڕوبەڕوونەوە بەڵام لە بەرامبەردا گەندەڵی شەرگەشەی بەڵام با ڕاستیە بزانین گەندەڵین سەرەتا ڕوبەڕوونەوەی هەر کێشەیەک هەر مەترسیەک ناسینی کێشەکەی چارەسەری هەر نەخۆشیەک ناسینی نەخۆشەکەی ئەگەر نەخۆشیەکەمان دۆزیەوە تەشخیصمان کرد ئەتوانی بە دوای چارەسەرا بگەڕێت بەس جاران من پێم وابوو نەمان دەزانی خەڵکی کوردستان بەشێکی زۆری نێزانی سەرەت و سامانەکەی دزرێت لە بەرەوەی لە بەغاوە پارەیەکی زۆرە هات و ئەمە یێرەش کەس نێزانی بۆ کوێچێ بەڵام ئێستا خەڵکی کوردستان ئەزانێ کە دیکتاتۆر حکمیەکە ئەزانێ گەندەڵی هەیە ئەزانێ نەعەدالەتی هەیە ئەزانێ کەم و کوڕی زۆر هەیە لەبەرەوە کە پلانیش هەیە بۆ چارەسەری و ئەمەش پێوەستە جاریش کرد بە هەوڵی حیزبەکان پاشان بە وشیاری کۆمەلگا و خەڵکی کوردستان کە دەبێ ئەمیشی لەسەر بەڵام هەمووانەی کە بەرز بە تاگرەوی ناویان دەبێ و باوەی کە تێوەلاو لە گەندەڵی دەڵێن بادەنگی خەڵک هاتوونێتە سەر لە حکم ئەو بابەتێکی ترە من بە هەر حاڵ لە ڕاستیدا بە دەنگی خەڵک هاتوۆتە سەر حکم یەکەم ئەوانە زۆرینە نین من پێم وایە زۆرینە نین و ئەگەر بە زۆری نەچیشەکەن ئەوە غەڵەتێکی زۆر گەورەیە ئێمە لە هەرێمی کوردستان و خەڵکیش تێگەیشتون ئەگەر حیزبێک لە 150 دەنگەکانیش بێنێ یا لە 150 بێنێ و حکمی وڵاتێکیش بکە وەکو لە زۆر وڵاتی دنیای بینین لە ئەمریکا لە فەڕەنسا لە هەر شوێنێک لە دوور لە نزیک بەڵام هەموو دەرەنجام هەموو هاوڵاتیەک هەر هاوڵاتیە مافی پارێزراوە حیزبەکەی لە دەسەڵاتە بەیاننا بەڵام ئەمانەی ئێستا ئەمانە من پێمانەیەکیان بە زۆری نەڕۆشت بن ومانایەوەش نییە گەر بە زۆرینەی دەنگ چوویە سەر حکمی دەسەڵات دزی بکەی گەندەڵی بکەی خەڵک بچەوسێنیەوە خۆ دەرەنجامە گەر خەڵک وشیار بێەوە ئازاد بێ لە دەنگدان و لە هەڵبژاردن و پرۆسەیەکی ڕاست و دروست بەڕێوە چێ مەسیری ئەوانە معلومە مەسیریان چییە؟ مەسیریان نەمانە پێمان دەڵێ ئەوە ڕاستێکە کاوشەر ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕین و لای بەڕستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵ مام بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات ڕامی 3 گیگابایتەوە میمۆری 32 گیگابایتەوە کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار هەمومان پێویستمان بە گەشتی ئیمانی و ڕۆحی هەیە سەفەرێک کە تۆز و گەردی تاوانمان لێ بتەکێنێ و لەوێچێ ئاوی بەراعەتمان پێ بنۆشێ لەگەڵ کۆمپانیای پارەزان ئامادەی ئەو گەشتە ئیمانی و ڕۆحیە بە بۆ مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە سەرپەرشتی حاجی ئامانج و کەسانی شارەزا و ڕێبەرانی ئەزموندار لێرەوە پێتان ڕاگەێنین هاوکارتانە بین گەشتی عومرە بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەوەی سکوونەتی ڕۆحتان بەرنەبن دیوارەکانی کەعبەی پیرۆز و دڵی گەرمتان بە ئاوی زەمزەم لە ئێوارانی ڕەمەزاندا فێنک بکەنەوە گەشتەکانی کۆمپانیای پارەزان بەم شێوەیە بێت 15 ڕۆژی سەرەتای ڕەمەزان 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان سەر لە بەری مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ خزمەتگوزاریەکانی وەک دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار کۆمپانیای پارەزان کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکوژار پێش ناوبڕەکە بەڕێستان باستان لە ئەوەی کرد کە بستنەوەی گۆڕان چۆن ماوەڵەکە دوای نمانی بەڕێز نەوشیروان مستەفا بەڵام ئێستاوی کە کەمێک ئاماژر پێک سەبارەت بۆی کە ئێستا مەکتەبی سیاسیەکێتی و بەرپرسانێکی زۆر باس لە مەسەلەی یەکگرتنەوە دەکەن لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە پێ دوایە ئەمە خواستی بزوتنەوەی گۆڕانە یەکگرتنەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی یاخود چۆن لەم داوای دەخوێنەوە خۆی لە ڕاستیایشێک لەو پێم وایەشێک لەو خەڵانە یان لەو ساتمانەی کە ئێمە خوازیاری نەبووینەوە پێمان وایە لە جێگەی خۆیدا نەبوو لەو بەیانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕەبەن لەگەڵ ڕێزی زۆرمانە بۆ هاوسۆزیان یاخود بۆ پەرۆشیان بەڵام پێمان وایە لە جێگەی خۆیان نەبوو بۆچی لە جێگەی مەسەلەی یەکگرتنەوە ئەوانە لەبەرەوەی جارێ بۆ هەموو قسەیەک شوێن و کاتی خۆی هەیە یەک دوو مرۆڤ ڕەمەزانی بەباشی نەگرت بێ حەقنی باسی شەشەکان بکە خۆ شەشەڵام بکەوە ڕەمەزانیان باش نەگرتەوە ئەمان لە ئیتفاقیەکەیە ینی کەسێک 50 متر لەگەڵ کەسێکان ناتوانێت ڕێبکە ناتوانێت 100 متریش لەگەڵیان ڕێبکە ئەوان لە ئیتفاقیەکەی هەتا ئێستا تووشی هیم بوون تووشی نوجدان بوون تووشی شکست بوون ینی لە ڕاستیە و ئێمە بزوتنەوەیکی سیاسی تەواو جیاوازین لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە بزوتنەوەیکی سیاسی مەدەنی بزوتنەوەیەکین کە بە نەفەسێکی ئێجگار تەواو جیاواز لەگەڵ یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان و حیزبەکانی تریشە لە ڕاستە ینی کاکنوشوان ئێمە ئەوانی هەیە نووسینێکی هەیە کە بە تەواوی ڕووی دەکاتەوە ئێمە چۆن بیرەکەینەوە ئەوان چۆن بیرەکەنەوە لەبەرەوە مەسەلەی یەکگرتنەوە لە سەردەمی کاکنەوشیروانیشە قەت مەطرح نەبووە لەبەر ئەوەی نەبووە نەخێر مەطرح نەبووە لەبەرەوەی ئەو پێی وا بووە کاکنوشان پێی وا بە ئەتوانرێ چەترێکی فراوان دروست بکرێ وەک چۆن لە سەردەمی ئۆپۆزیسیۆن بوونە چەترێک دروست ببوو لە نێوان سێلایەنەکانە پێی وا بوو ئەکرێت چەترێکی فراوان دروست بکرێت لەلایەن ئەو هێزە دیموکراتیانەی کە ئەیانەوێ بەربگرن لە تەوریسی سوڵتە بەربگرن لە خۆسەپاندن
بەربگرن لە دیکتاتۆریەت، بەربگرن لە دزینی نەوت، بەربگرن لە تاڵانکردن و بە فیڕۆدانی داهاتی خەڵک. پێی وابوو ئەتوانرێ چەترێک دروست بکری هەمووان تیا کۆ ببنەوە، بزوتنەوەی گۆڕان، یەکێتی نیشتیمانی، کۆمەڵی ئیسلامی، یەکگرتووی ئیسلامی، تەنانەت هێزەکانی تریش. بۆیە مەسەلەی یەکگرتنەوە لە ئەدەبیاتی ئێمەدا لە ڕاستیە پێشمان وایە لەم بەیانەیە دەقیق نییە و ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان بە ڕوون و ڕاشکاوی ڕایگەیاندووە لە وتەی کە بەڕێز مستەفای سەیقادر پێشکەشی کرد بەوەی کە ئێمە وەکو بزوتنەوەیکی سیاسی بەردەوامە بین. ئەگەر هێزێکی تر ئێوێ بێتە ناو بزوتنەوەی گۆڕان بەو ئەجێندا و دنیابینی کە بزوتنەوەی گۆڕانیەتی بەخێر بێ، بەڵام ئێمە پێمان وایە لە ڕاستیە پارچەکانی بزوتنەوەی گۆڕان بۆ زۆر هێزیلانی سیاسی نابن. وەکو پێم وتی بزوتنەوەی گۆڕان خەونێکی نوێیە، دنیابینیشی نوێیە، پێکاتوێ لە کۆمەڵێک خەونی بەڕێز نەوشیروان مستەفا جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بوویان یەکگرتنەوە بوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی. وەکو پێم وتی کاکەجان ئەم ڕێکەوتنە خۆی ئیمزای کردو لە حزوری جەنابی مام جەلالە، ئەم ڕێکەوتنە خۆی خوێندوێتەوە، ئەم ڕێکەوتنە بە حزوری هەموو خەڵکی بە حزوری نوێنەری لایەنە سیاسیەکان و لە بەردەم و لە بەرچاوی خەڵکی کوردستان خۆی وتوێتی عیبرەت لە جێبەجێکردنیایە. بەو پێی هەر ئەو کاتە پێی وابوو هەڵ گومانێکی هەبوو لەوەی کە جێبەجێ ناکرێ. ئەزانی چۆنە و بێجگەلەوە کاتی ئەم لە کاتێکا کە لەحزەیەکی عاتفیە، سۆزێکی جەماوەری ئەجگار فراوان هەیە، زیاتر عاتیفە زاڵە بەسەر عەقڵە. من بۆ خۆم پێم وایە هەنێ قسەکردن لە ئێستاشدا ڕەنگە زوو بێ بەنسبەت ئێمەشەوە هەر زووە، بۆیەشە لە ئێستادا خۆمانە پارێزین لەوەی کە بزەبت بە تەفاسیل هەنێک شت بڵێن، چونکە بەتایبەتی ئەم لەحزە عاتفی کە ئێستا هەیە کاک حەکیم خۆی دوو ئاستە. بۆ ئێمە زۆر گرنگە لە ئێستادا وەکو بزوتنەوەی گۆڕان ڕابمێنین لەسەر ئەوەی بتوانین چۆن درێژە بین بەم خەباتە، چکە قورسە ئەم ئەرکە حەزەکەم بزانی و من نەیشارمەوە لە خەڵکی کوردستان. یعنی ئەوەی کە بتانی ببیتەوە بە جێگرەوەی نەوشیروان مستەفا یاخود درێژە پێدەری ڕێگەی نەوشیروان مستەفا ئێجگار قورسە. بۆ ئەوەی کە ئەمە تەواو بکەم کە بۆ قورسە، لە ڕاستیە نەوشیروان مستەفا گوزارشتی لە تەوەجوهێ کردووە کە تەوەجوهێکی یاخی و تەوەجوهێکی ئازا و تەوەجوهێکی ئازاد و تەوەجوهێ کردو کە ملی نەداوە بۆ سیاسەتی باو. ئایا بزوتنەوەی گۆڕان بەڕێوەبەرانی ئێستای گۆڕان ئێمەومانان نەوەی نوێی ناو گۆڕان تێکۆشەرێک ئەوەی کە پێیان درێت دێرینەکان ئەوانە ئەتوانن لە ئەست ئەوەیە بنیانە؟ ئەمە یەک. دوو، لە ڕاستیە کاتێک کە باس لە مەدرسەی نەوشیروان مستەفا کرێ، من ئەبێ بە ڕوونی باس لەوە بکەم کە مەرج نییە تەنها بزوتنەوەی گۆڕان هەڵگری بیر و ڕاو، هەڵگری ئامانج و هەڵگری پرەنسیپەکانی نەوشیروان مستەفا بن. نەخێر، ئەکرێ حیزبەکانی تریش، ئەکرێ برادران لە کۆمەڵی ئیسلامی وەکو ژنای مامۆستا عەلیش ئاماژەی پێدا، هێز و لانە سیاسەکانی تریش، یعنی کەجەکە خۆی کەجەکە هاتووەڵێ من ئێمە خەونەکەی نەوشیروان مستەفا دەهێنینە دی و ئیشی بۆ دەکەین. لەبەرەوە من پێم وایە ئێستا ئیدی نەوشیروان مستەفا ڕاستە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بووە کە وەفاتی کردووە، بەڵام لە ڕاستیە ئێستا سەرکردەیەکی نیشتیمانیە کە مەدرسەکەی ئەکرێ هەموو حیزبەکان ئیستفادەی لێ بکەن و یەشێتی نیشتیمانی کوردستانیش لە ناویاندا کە خۆی دامەزرێنەری بووە ئەکرێ ئیستیفادە لە فکری نەوشیروان مستەفا بکە. کاتێک کە یەشێتی نیشتیمانی کوردستان بە دقیقی ئیستیفادە لە فکری نەوشیروان مستەفاکە، ئەو کاتە ئێمە بووبین بە یەک یانە بووبین بە یەک، ئەو کاتە یەشێتی ئەبێت ئەچێتە سەر ئەو ڕێگە ڕاستی کە نەوشیروان مستەفا وەختی خۆی ڕێگەی بووە. سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە بەڕێز وتت مەسەلەی کۆکردنەوەی سێ لایەن لە مەسەلەی ئۆپۆزیسیۆن بوونە و دواتریش مەسەلەی ئەوەی کە بەیەکەوە چوار لایەن پرۆژەیەکی هاوبەشیان هەبوو بۆ مەسەلەی سیستەمی حکومڕانی. پێتان وایە ئەم چوار لایەنە توانن ئەم خەونەی نەوشیروان مستەفا جێبەجێ بکەن؟ لای لە ڕاستیە بمە لەگەر واقعی قسە لەگەڵ جنابەت بکەم کاکەجیان زۆر ئاسان نییە. ئەزانی بە حزوری کاک نەوشیروان هەنێ لەو هێزە لایەنە لەو هێزە سیاسیانە تقریباً تەراجعیشیان تیا کرد. من ئێستا لە کاتێکا نیم، یعنی من یەکێک لەو شتانی کە لە نەوشیروان مستەفا فێری بووین وەکو کلتورێکی سیاسی کە من بەتایبەت ئەو کاتێک کە مدیری کێنێت بووم چەند جارە پێوتم، تەمەن لە ژیانی سیاسی خۆشیە زۆر مڕعاتی ئەوەی کردو کاک حەشیم. مەسەلەن لە حاڵەتی پرسەیە، لە حاڵەتی نەخۆشیە، لە حاڵەتی جەژنە، لە حاڵەتی بۆنەی خۆش و ناخۆشە بە بەردەوامی پێی ڕاگەاندم کە وشار زۆر مڕعاتی شعوری خەڵک بکە. مەسەلەن لە کاتێکە کە لە قیمەی ململانی سیاسیا بووین، پرسەیەک هات بەسەر پارتی دیموکراتی کوردستان و بنەماڵی بەرزانیە، پێوتم کە ئێستای تر کاتی ململانی سەردەڕایگرن، لەبەرەوە پرسە لە کۆمەڵگەی کوردیا بۆ نمونە کاتی مڕعاتکردنە. بۆ نمونە کە جەژن نزیکە بۆ ئەیوت ئیتر منافەسی سیاسی و هین تۆزێ لە تەلەڤیزیۆن ئەبێ کەم بکرێتەوە، چونکە جەژن لێگەڕن با خەڵک جەژنەکە بەخۆشی بکە. هەر ئەوەش بوو کە لەسەر تاوتم. لەبەرەوە لە ئێستادا لە ڕاستیە کاک حەکیم کاتی ئەوە نییە من زۆر شت بڵێم، بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت من پێم وایە مختصر مفید لە سەردەمی کاک نەوشیروانە بەشێک لەو هێزانە نەیانتوانیوە ئیلتیزام بکەن، لە ئێستادا قورسە. بەڵام دڵیشم بەوە زۆر خۆشە لە ڕاستیە ئەگەر لە ڕابردوودا
نەوشیروان مستەفا توانی بێتی بە کاریزمای خۆی کۆنتترۆڵی هەنێشت بکە ئێستا بێ و هێزانە باش بزانن کە ئەم کەسایەتی کاریگەری ئێستا نەماوە بۆیە کۆنتترۆلکردنی کۆمەلگا بە تایبەتیش منطقەی سلێمانی و گەرمیان و ناوچەکانی تر لە ڕاستیدا ئێستا ئاسان نییە. کاک حەچیم ئەبێ ئەومان لەبیر بێ کاک نەوشیروان مستەفا تەسیری کاریگەر و ڕاستەوە خۆی لەسەر بۆ نمونە ململانەکانی ناوخۆی یەکێتی هەبووە بەشێک لەوەی کە ململانەکانی سیاسی یەکێتی بە نەرمی جوڵاون زۆر تیژ نەبوون بەشێکی بەهۆی کاریگەری بوون و دیاربوونی ئەم پیاوەوە بۆ ئێستا کە ئەو لە ژیانە نەماوە بێگومان کاریگەری لەسەر یەکێتیە بێ کاریگەری لەسەر با بڵێن بۆ بزوتنەوەی گۆڕان بێ بێگومان کاریگەری لەسەر کۆمەڵی ئیسلامی شەبێ تۆ تەسەوور کە یەکێک لەو دوو هێزە سیاسی کە بە بەردەوامی بە خەتێکی ڕاست بە تەنیژێکەوە ڕۆشتون کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان بوون. یعنی مەسەلەن بۆ نمونە مەسەلەی پەرلەمان بێنە بەرچاوی خۆت ئەو هەوڵە سیاسیانی کە لەناو پەرلەمان نادراون ئەگەر سکرتێری هەر سکرتێری پەرلەمان واز لە کوتلەکەش بێنە کوتلەی کۆمەڵی ئیسلامی بە خەتێکی ڕاست نەڕۆیشتنایە بۆ نمونە ناتوانرا بەم شێوەیە بێ لە سەردەمی ئۆپۆزیسیۆن بوونا بە هەمان شێوە لە ملەدان بۆ مەسەلەی ئەم حکومە یاخود ئەو کەڵکەڵەیە کە مامۆستا عەلی لە وتارەکەیان ناوینا کەڵکەڵەی دیکتاتۆریەت و تاکڕەوی و ئەمانە هەموو ئەوانە دەنی کاریگەریان هەبووە بەیەکەوە خۆش دەزانی قیادیەکی وەکو نەوشیروان مستەفا بە ئاسانی نەدروستە بێتەوە و نە بە ئاسانیش خەڵکی تر ئەتوانێت ئەعتیماد بکاتە سەر خەڵکی تر کە بۆ نمونە نەوشیروان مستەفا توانیوتی بە ئاسانی بیکە ڕەنگە بۆ خەڵکی تر بۆ دەیان خەڵکی تر ئاسان نەکرێت. بۆیە لە ڕاستیە ئەوەی کە ئەمەوێ بڵێم ئەوەیە لە ئێستادا ئەوەی کە بەنسبەت ئێمەوە ئەولەویەتە دووشتە یەکێکیان ئەوەیە چۆن ئەتوانین لەسەر ڕێگەکەی نەوشیروان مستەفا بە مستەقیمی بڕۆین بەڕاستی بڕۆین. دومیان بریتیە لەوەی چۆن ئەتوانین لە ئاست تووڕێی و حەماسی ئەم خەڵکەیابین. من ئەمەوێ ئاماژەیەک بە شتێک بم کاک حەجی ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم ئەگەر کات نەماوە احتیاجی لەم لە مەراسیمی بە خاکسپاردنی جەنابی کاک نەوشیروانە حەماسێکی گەورەی خەڵکە بوو خۆتان نەزانن لە نێو حەماسە بەنسبەت ئێمەوە لانی کەم بۆ من زۆر جێگەی هەڵوەستە و گرنگە. جارێکم ئەم حەماسی خەڵک بۆ ئێمەی گۆڕان خوازان ڕێک ئەو مراقیبەیە ئەو ڕقابەیە کە وەخت خۆی نەوشیروان مستەفا هەیبوو لەسەرمان ئایا بزەبت ئەتوانین ڕێک لەسەر هینی ئەو بڕۆینیاننا ئایا ئەم خەڵکە لێمان قبوڵەکە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لاماندا ئەمان هێنێتەوە سەر ڕێگەی ڕاست ئەو حەماسی کە بۆ نەوشیروان مستەفا هەیە تەمان نەوشیروان مستەفا وەکو شەخصنا نەوشیروان مستەفا وەکو مەدرسە ئەمە خاڵێک تریشی لە ناشارمەوە بەشێک لەو حەماسەش کە هەیە بەشێکی تەمسیلە ینی بەشێکی هەوڵدانە بۆ خۆپاکردنەوە یعنی لەگەڵ ڕێزی زۆر ماتەمان من زۆر پێزانینم هەیە بۆ هەموو فرمێسکێکی ڕاستگۆ بۆ هەموو پەرۆشیکی ڕاستگۆ بەڵام بەڕاستی هەشن کە لە ژیانی سیاسیە ئەزیەتی زۆر گەوری نەوشیروان مستەفایان داوە و زۆر ناکۆشی بوون و دەردەسەری گەورەیان بۆ دروست کردووە بەشێک لە بێئومێدیان لە خەباتەکەی خۆی لە ڕابردووە بۆ دروست کردووە ئێستا وا دەرەبڕن کە لە هەموو کەسێ پەرۆشترن بێگومان ئەمە جۆرێکە لە خۆپاکردنەوەی سیاسی بەڵام لە هەموو حاڵەتێکا بۆ ئێمە ئەم حەماسەی خەڵک بەنسبەت ئێمەی گۆڕان خوازانەوە زۆر گرنگە چکە ڕامان ئەگرێ لەسەر ڕێگە ڕاست زۆر بە کورتی دەمەوێت سەرنجشت لەسەر وتارەکەی مامۆستا عەلی باپیر کە ڕەنگدان دێندانەوەی زۆری هەبوو لە پرسەکەی کاک نەوشیروانە بزانم. ئەزانی من لەگەڵ ئەویانیم لە بە هیچ شێوەیەک یعنی نەخواستە بێڕێزی یاخود کەمکردنەوەی شەئن بەرامبەر بە هیچ کەسێ بکرێ بەڵام بەڕاستیەوەی ئەو ڕۆژە ڕوویدا بە جۆرە لە جۆرەکان چکە کاک حەشیم حەقە ئەمە ڕوون بێ یعنی مەراسیمی کاک نەوشیروان مەراسیمێکی جەماوەری بۆ نەک حیزبی تەنها بزوتنەوەی گۆڕانی لێ نەبووە خەڵک پۆل لە گۆڕەکەکانەوە ڕژاوەتە سەر جادە و دوای ڕووی کردوتە گردەکە من بۆ خۆم پێم وایە ئاوێنەیەک بوو کە مەوقیفەکانی ڕابردوو ئەمەی هەڵەسەنگاند و من بۆ خۆم پێم وایە هەڵوێستەکانی کە مامۆستا عەلی بە تایبەتی لە پەیوەست بەوەی کە ڕەتکردنەوەی حکمی تاکە کەسی هەمان ئەو ئامانج و خۆنی کاک نەوشیروان بووە مەسەلەی دامەزراندنی یاخود باوەڕبوون بە مافی هاوڵاتی بوون وەگێکی لە بەردەم یاسایە هەمان ئەو مەدرسەی کاک نەوشیروانە هەموو ئەو ئامانجانی کە جەنابی مامۆستا عەلی باسی کرد هەر بۆیە پێم وایە بەم شێوازە پێشوازی لێکرا و عادەتەنیش لە ڕاستیدا ئەم جۆرە مناسەبانە بەم فراوانی کە هەیە بە جۆرە لە جۆرەکان ئەبێ بە تەقییم بۆ مووقیفی لایەنە سیاسیەکان و ئەمڕۆژ لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە برای بەڕێزمان کاک مستەفا ڕایگەیاند ئەگەر هەر هینێک هەر تەسەوڕۆفێک هەر شتێک ڕەنجی دابێتەوە کە لایەنێکی سیاسی بەغەڵەت لێ تێگەیشت بێت ڕاستەیە لای ئێمە جێگەی ئەسەفە بەڵام وەکوتم لە دوجارە ئەم خەڵکی کە لەوێ بوو خەڵکێکی عادی و خەڵکێک نەبوون کە گزارشیان لە بزوتنەوەی گۆڕان سپاس دەکەم مامۆستا کاتمان کەماوە سەبارەت بەوەی کە چۆن دەکرێت پرسێکی کۆمەڵایەتی ببێتە مەسەلەی ئاشتەوایی نیشتیمانی یاخود سەردانی لایەنی پارتی بۆ لای بزوتنەوەی گۆڕان بێگومان ئەمە لە ڕاستیە پرسێکی کۆمەڵایەتیەوە بەڵام لە هەمان کاتیشە پرسێکی سیاسیە کاک نەوشیروان ڕابەری بزوتنەوەیەکی گەورە و کاریگەر بووە کە بزوتنەوەی گۆڕانە
و کۆچی دوایی کاگنەوشیروان بێگومان دەکرێت بکەینە لاپەڕەیەکی وەرچەرخان. ڕاستە ئەوەی ڕوویداوە لە مەراسیمی بە خاکسپاردن بەشێکی پەیوەندی بە هەڵوێستەکانی ڕابردووە بۆ ئەوەی هەم جەماوەردەری بڕیوە و ئەوەی کەوتراوە هەڵوێستی هەر لایەنێک بەرامبەرە و بارودۆخی هەرێمی کوردستان یا دوور و نزیکی لە یەکتر، بەڵام وە داهاتوش زۆر گرنگە کە ئەمە بکرێتە دەرفەتێک بۆ ئاشتەوایی و وەتەبایی کە من پێم وایە پارتی دیموکراتی کوردستانیش دەیەوێت گرنگی بۆ مەسەلەیە بداوە و پێشم وایە دانەوێت بە گەرمگوڕی بەشداری بکەن ئەوەندەی بۆیان گونجا بەس من پێم وایە لەبەر سۆز و حەماسەتی جەماوەر نەبوایە دانەوێت باشتر بێنە پێشەوە. من ئەمان نازانم بەڕاستی چارەسەرکردنی کێشەکان ئەمە خاڵی جەوهەری و گرنگە، چەند بێنە پێشەوە یەکێتی نیشتیمانی چەند لە گۆڕان بێتە پێشەوە گرنگە، بەڵام بەقەدەرەوە گرنگ نییە ئایا چەند گۆڕانکاری لە خۆیان داکەن. پارتی دیموکراتی کوردستان لە گۆڕان بێتە پێشەوە کارێکی گرنگە و دەرفەتەوە هەلە و خزمەت بە وڵاتاکە، بەڵام تا چەند ئامادەن ریفۆرمکەن لە ئەم دەسەڵاتی کێسا لە هەرێمی کوردستان هەیە، چونکە دوجار ئەگەر بزوتنەوەی گۆڕانیش ڕازی بێ بەوەی گۆڕانکاری نەکرێت لە پێناو ئاشتەوایی و تەبایی دەرەنجام خەڵکی کوردستان لە بزوتنەوەی گۆڕانی دوورەکەوێتەوە. خەڵک دوا ئەم سیستەمە کەوتووە دوایەوە کەوتووە کە ریفۆرم هەبێ، بۆیە دەبێ ئەمە هەمومان سوور بین لەسەر و خاڵانە و نەمانی کاگنەوشیروانەکە کاریگەری ئیجابی نەبێ سلبی نەبێ. و هیوادارم کۆچی دوایی کاگنەوشیروان ئەنجامێکی زۆر باشی هەبێەوە گۆڕانکاری گەورە بە دوای خۆی دابێنە لە هەرێمی کوردستان. بەڵێ کاگوشارەگەر نیخولە شتێک تەبێ یادگاریەک دییان زۆر بە کورتی لەگەڵ کاگنەوشیروان بەڵێ زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم. وڵاهی پێم وایەش زۆر زۆرە کاک حەچیم نازانم لێ سەردە چی بڵم، بەڵام جارێک لە گردەکە بوو ڕۆیشتۆ بۆ ماڵەوە وتی دوای وەرە بۆ ئەوەی پرسیارەکانی ڕوبەڕوو بێک و مناقەشە بکەین کە ڕۆژمە سەرەوە تقریبا دوای نیو ساعتێک ڕۆشتم نیوەڕۆیکی درەنگ بۆ ئاوە 2 و 3 ئەوانە بوتی من جارە زۆر زۆرم برسی ئەمێنانێک بخۆم کە نانم خوارد دەستەکەین بە مناقەشەکردنی پرسیارەکان. من تەسەوڕمە کرد خواردنێکی زۆری بۆ بێنن کاتێک کە ئەو برادەرە خۆشەویستی کە لەلایەتی هاتە سەرەوە یەک جام ماستاوی پێ بوو لەگەڵ یەک تۆزنانی ڕقا پێوتم وتی نافەرمووی وتم وەڵام من نانم خواردووە کاگنەوشیروان. ئەمە یەکێکە لەو دیمەنانە فەمان دیادگاری تر زۆر بەڵام ڕاستی پرسیارەکە مفاجئ بوو هەر ئەوم لە بیرە جارێ. سپاسان دەکەم، زۆر سپاس بۆ میوانە بەرزگام، سپاس بۆ بینێدانی بەرز، خواتان لەگەڵ دەستان خۆش.